بەڵێ سڵاوی خۆتان لێ بە دیارە نەخۆشخانەی ئاسا کە تایبەت کراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی کۆرۆنا بە هاوکاری چەند خێرخوازێکی شاری سلێمانی بڕیار لەسەر دروستکردنیدا و لە نزیک خەستخانەی شۆڕشە دیارە ئارزەکەشی هەر لەلایەن بڵێن وەزارەتی پێشمەرگەوە بە دابین کراوە. خەستخانەکە لە ئێستا کارەکانی بەرەو کۆتایی هاتوون، نزیکەی 14 بۆ 15 ڕۆژە کاری تێدا دەکرێت بە خێرایی کارەکانی ئامادەکاریەکانی بۆ کرا بۆ ئەوەی کە لە زووترین کادا بکرێتەوە بەڕووی ئەو کەسانەی کە توشبووی نەخۆشی کۆرۆنان. دیارە خەستخانەکە وەکو خۆدا ئاماژە پێکرد پەنجا قەرەوێڵەییە و ئەمڕۆ کارەکانی بە کۆتایی گەیشتووە و سبەی بڕیارە بەڕووی نەخۆشانی کۆرۆنادا بکرێتەوە. من ئەگەر دکتۆر شەماڵ لێرە بێ بەڕێوەبەری نەخۆشخانەی شۆڕش بۆ ئەوی کە زانیاری زیاتر لەو وەربگرن و دەمێن ئاماژە بۆش بکەم زۆربەی ئامێر و کەلوپەلەکانی تری پێویست بە نەخۆشخانەکە بۆ نەخۆشخانەکە بە هەمان شێوە لەلایەن خێرخوازانەوە دابین کراوە، ینی نەخۆشخانەکە بە تەواوی ئەکرێتەوە، هیچ کەم و کوڕیەکی نابێت سەرجەم ئەو پێداویستیان لە ڕووی ئۆکسیجین و لە ڕووی پێداویستی دەرمان و لە بەشەکانی تر، ینی هیچ لە ڕووی تاقیگا سەرجەم ئەو بەشانە پزیشک ینی پزیشکی پسپۆر لەم نەخۆشخانەیەدا کار دەکەن وەسبەی بەڕووی نەخۆشانی کۆرۆنادا دەکرێتەوە. دیارە ئێستا بەڕێز شێخ جەعفەریش جێگەی سەرۆک هەرێمی کوردستان لێرەدا کۆنگرەیەک ڕۆژنامانی ئەنجامدا سەبارەت بەکردنەوەی نەخۆشخانەکەەوە هەنگاوەکان و پلانی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بەو ڕێکارانی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەگرێتە بەر لەسەر ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی کۆرۆنا. من حەزەکەم ئەگەر دەرفەت بێت چەند قسەیەک لە بەڕێز شێخ جەعفەریش بەرگین بزانین کە چی دەبێگەر هاوکارم یارمەتی دەرم بێت بۆی کە کاک شێخ ئەم کاتەوە باش لە کەناڵی پێیان ڕاستەخۆ لەگەڵتان پلانی حکوومەتی هەرێمی کوردستان بە کوردی هەرچەندە باسیش کرا بەڵام شەیەکی ڕاستەخۆ گەر پێمان بڵێ پلانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی کۆرۆنا چی دەبێت؟ دیارە هەر وەزارەتی بە گوێرەی مەسئولیەتی خۆی و بەرپرسیارەتی خۆی وەزارەتی سەحا بە دابینکردنی مستەشفا و جێگا و دا و دەرمان و هەموو ئەو مستەلزەماتانەی کە پێویست دەکات بەکار بهێنرێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو نەخۆشە و بۆ چارەسەرکردنی نەخۆشەکان کەوتۆتە ئەستۆی. وەزارەتی ناوخۆ ئەرکی و مەسئولیەتی توندکردنی سنوورەکان و مەتارەکان و هەموو ئەو جێگانەی کە کەوتۆتە کە ڕێگەی هاتوچۆ و تێکڵاوبوون و ئەمانەیە کەوتۆتە ئەستۆی کە ئەویش هەموو ڕێگەیەکی گرتوۆتە بەر بۆ ئەوەی کە بتوانێت ڕێگری بکەین لەو کەسانەی کە مصابن و دێنەوە ناو هەرێمی کوردستان بۆ ئەوەی بە زووترین کات بچنە خەستەخانەکان و چارەسەر بکرێن. ئێستا ترسێکی زۆری خەڵک لەوەدا لە سنوورەکانی کۆماری ئیسلامی ئێران هەرچەندە پرسیاریشم کرد بەڵام ئەگەر دووبارەکەیتەوە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ چ ڕێوشوێن و پلانێک دەگرێتە بەر بۆ توندوتۆڵکردنی سنوورەکان بەتابێت لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کە دەنگۆی ئەوەیە کە ڕۆژانە خەڵک سەردانی هەرێمی کوردستانەکەن و دەگەڕێنەوە هەرێمی کوردستان. بەتاکید سنوورەکان هەردوو لا بێت توندوتۆڵیکەن چونکە لە هەم هاتوچۆ هەیە بۆ ئەودیۆ هەم لەو دیۆ هاتوچۆ هەیە لەبەرەوە هەردوو لا ئەبێ هاودەنگ بن و هەماهەنگی تەواویان هەبێ بۆ ئەوەی ئەو لەو خاڵە ڕسمیانەوە یا لە سنوور ڕسمیەکانەوە ڕێگری بکەن لە هاتوچۆ و یاخود ئەو شتانی کە پێویست دەکات بۆ فەحزکردنی یەکێکە سەفەرەکات لەم دی بۆ ئۆدیۆ لەو دیوێتە ئێرانن لەوێ فەحز بکرێت و یاخود ببرێن هەواڵەی خەستەخانەکە بێت. دووبارە وەزارەتی ناوخۆ ئەو ڕێگەی گرتوۆتە ئەستۆ لە کاتێکا ئەگەر کەسانێک بە ڕێگەی قاچاق بێنەوە ناو هەرێمی کوردستان متابعەکەن ئەگەر پیان بزانرێ بۆ ئەوەی بگیرێن و بهێنن لە خەستەخانەکانە فەحس و فحوساتیان بۆ بکرێ. بەڵام هیوادارین خەڵکیش لەوە هاوکار بێت کە وەختێکە زانن کەسێک بە قاچاق سنوورەکانی بڕیوە هی لە هەر دەوڵەتێک لە دەوڵەتەکانی دەوروبەرەوە بێ ئەگەر مراجعەتی نەخۆشخانەکانی نەکردبوو ئاگاداری پۆلیس بکەن یا ئاگاداری نەخۆشخانەکان بکەن تاکو بتوانن بیهێن بۆ چارەسەرکردن. تا پرسیارم ئەوەیە هیچ بودجەیەک دابین کراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان یا دابین نەکرێت بۆ مەبەستی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا؟ من پێم وایە ئەگەر پێویست بکە هەموو بودجەی هەرێمی کوردستان تەرخانەکرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو نەخۆشیە چونکە پاراستنی ژیانی خەڵک لە هەموو شتێ مهمترە. بەڵێ ئەمە بڵێنجێگری سەرۆکی هەرێمی کوردستان بوو کە باسی دەوە کرد کە هەنگاو دەرێن بۆ توندوتۆڵکردنی سنوورەکان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران چونکە کارزان وەکو ئەزانن ئێستادا ینی دەنگۆیەکی زۆر هەیە لەسەرەوەی کە ڕۆژانە خەڵک بە قاچاق لە کۆماری ئیسلامی ئێرانەوە سەردانی هەرێمی کوردستانەکەن کاوەش مەترسیەکی زۆر گەورەی لەسەرە و نەخۆشخانەکە لە ئێستادا تەواو ئامادەکاری کراوە سبەی بەڕووی نەخۆشانی کۆرۆنادا دەکرێتەوە. بەڵام سپاس بۆ زانێرەکانی تۆ ڕامیار عوسمان پامنێری پێم لە شاری سلێمانیەوە. سپاس.